باش طبعا قوتي الله ابتعثنا لنخرج العباد من عبادة العباد إلى عبادة رب العباد أويه دو من ضيق الدنيا إلى سعة الدنيا والآخرة شكا أو نقطة بقرين قزاني لو تماشاك أوان لنا خوشي دنيا دانا هموي وكو كويلن لبردستي ملكة كانيا لبردستي قورة كانيا دا تماشاك كاك سعة الدنيا وقيامته لكنا ملك المسلمان عند هردو طرفكي تيدا دستبرا يعني أوانية طائفة لخوشي دا بجي وباش بي وتشاك بي طائفة يجج لنا خوشي دا بجي ووزعي ألو فريدا خرافي دابي بلكو بقرا أوي لإسلامتي دا هي استالير لو نقطة كوري دقرين وكو استنبات في منجوانا أوي كدبيت دستالات دار دبيت قورة صدكا يعني والا خوي دكا أبي زور تقشف كاتك عالم تساوي لي دكا بيشتر تساوي على ناكر تساوي لي دكا دبي أو خوي لخوار وترنيشان بدا خلق خوش گوزران بی و چاک بی که ئێستا هیچ مەلیچێک لە دنیای ناتوانانی سیستەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم تطبیق بکە بەوەی کە لە ئەوروپاشەوە هەیە کە ئێستا تەماشا دەکەن معاشیان ئەوەندەی و شەفافن و ئەو جۆرە شتانەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە وەفاتەکە دینارێک لە قاسەکەی دانیا باشە کە وەفات دەکات پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پارەکەی هەموو بەخشێ بەسەر سەحابەکاندا شوێنەکان هەموو گشتیە هیچ شتێکی بەجێ نێشتێ لە پاشە خۆی لۆ چکە ئەو هەڵبژاردەی خوایە کاتێک لە عومەری کوڕە عەبدولعەزیز دەپرسن ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی لۆ ئەو حالە دنیایەدا دەژی خۆ پێشتر ئەو زۆر پیاوەچی برن ئەوە بوو یعنی هەبوون بوو والی بوو گەورە بوو لە شاری مەدینە زۆر شتی لەبەردەستی داهەبی فەرمی چەند شتێکم لە خوا تەڵەب کە قسەکەی گەلە جوانە لە بۆی کردم ئەو جۆ تەمەنە قسەی لەبەرە چ کرد بە یەکێکی گوتی بڕۆ جلکەکەم لۆ بکڕە دەرێت چووم لۆم کڕی بە 200 درهەمی وەختی کە هێشتا نەبوو بە خەلیفە وتی وەڵڵاهی جلکەکە گەلە جوانە بەس سعرەکەی زۆر هەرزان نییە 200 درهم گەلە زۆر بۆ وەختە دەڕێ وەختی بووە خەلیفە گوتی بڕۆ جلکەکەم لۆ بکڕە وەسفی کرد هینامەوە بە 5 درهەمم لۆ کڕی بوو گوتمەوە بە 5 درهەمی کڕی گوتی وەڵڵاهی جوانە بە سعرەکەی زۆرە کوڕی گوتی دەتگوت 200 درهم هەرزانە ئێستا 5 درهم گرانە گوتی کاکە ئەمە سێ شتم لە خوا داوا کرد سێ شتم لە خوا داوا کرد گوتم خوایە بە گەورەی خۆت وە بکەی فاتیمەی کچی عەبدولمەلیک ببتە خێزانم کە زۆرم خۆش دەویست بووێ گوتم خوایە بمکەی والی کردم یە والی شاری مەدینەی داوام کرد گوتم خوایە بم بێ بەهەشتێ گوتی بەهەشت پێت دەڵێ جلکی 200 درهەمی بکە 5 درهەمی هێشتا هەر زۆرە ئەوەت پێ دەرێ تێگەی ئەتوکە بووی بە گەورە بووی بە دەسەڵاتدار ئێستا هەموو دەسەڵاتداری دنیا بینە ناتوانانی وەکو ئەوەی عومەری کوڕە عەبدولعەزیز دەیکرد کە ئەوە تەمثیلی دین دەکا بتوانی ئەوەی وێ ئەنجام بدا قەت لۆ ناتوانی ئەنجامی بدا چونکە ئەوەی کە دەکات لە منتەڵقێکی دینیەوە دەیکات دەزانی هەرچەندی هەڕێژی لەو دنیا لە قیامەت ئەجری وەردەگرتەوە لۆیە هەرچەندی زۆریش دەکات هێشتا هەر پێی کەمە باشە ئوموری دیکە ئوموری دنیاویە لەبەر خەڵکە لەبەر حیزبەکەیە لەبەر مەسەلەن مەنسەبەکەیە لەبەر دەنگە لەبەر نازانم چی کۆمەڵێشت هەیە باشە بەڵام ئەوەی ئەو دەیڵێتن ئەوەی ئێستا لێرە ئاماژەی پێ دەکات کە داعی دەبی ئەو جۆرە سیفەتەی تێدا هەبی سعەت الدنیا والآخرە بەڵام کاتێک کە گەویشتە ڕؤوس دەبێ ئاگای لە خۆبی زۆر زیاتر لەوە ئاگای لە خۆبی کە لە پێشتر ئەو جۆرە شتەی کە ئەنجامدایە ئەنجامی نەدەزا گوتمان تەماشاکە لێرە ئەو سیفەتە گەلێک جوانە لەناو ئەوەی ئەهلی ئیسلامەتیدا تەماشای دەکەی شێوازێکی هەیە کە شێوازەکەی بریتیە لەوەی کە ئینسان تەقەشوف لەو دنیایەکە لۆچکە باوەڕی زیاتر بە قیامەتدا هەیە ئومورەکانی قیامەت لەکنی گەورەترە لەی دنیا آخر شت دەفەرمێ ومن جور الأديان إلى عدل الإسلام ولا فرح هشتاویەکە گەریەکە يعني تو ئەو مەقولەیە کە قسەیەکی بە قووەتی ڕبعی کوڕی عامرە بەرامبەر بە ڕۆستەم دەیکا ومن جور الأديان إلى عدل الإسلام دەمانەیە ئەو خەڵکەکە کە نەجات دەین لە چێ لە ناعەدالەتی و نادادپەروەری تێدەگەی دینەکان لە بۆ عەدالەتی ئیسلام لە بۆ عەدل و مافی ئیسلام لێرە تەماشاکە ئەو نوقتەیە لە بۆ ئێمە وەکو داعی زۆر گرنگە هەر زوڵم و توغیانێک لە هەر جێگایەکدا هەبیتن ئێمە لێی بەرپەرست نینە لە ئیسلامەتیشدا ئەگەر کەسێک لە عەدالەت لایدا ئێمە لێی بەرپەرست نینە ئەوە چییە؟ دین فێرت دەکات و عەدالەت و دادپەروەریت هەبی عەدالەت و دادپەروەری لە کۆمەڵگا لەگەر کەسوکار لە ماڵ لە منداڵ لە هەموو جێگایەکدا هەر کاتێک ئەو نوقتەیە مفتەقەت بوو لە ناو کۆمەڵگایەکدا یەکسەر ڕوو لە فەسادەکە ئێستا بە واقعی ببینە لە ناو هەموو کۆمەڵگایەکدا کاتێک کەوا دادپەروەری غایبە بیچە جێی دەگرتەوە فەساد یەکسەر فەساد جێی دەگرتەوە لۆیە ئەمە ئیشمان بەچیە ئیشمان بەوەیەکەوە هەندێک خەڵک پەروەردە بکەین ئەو خەڵکانە سیفەتی عەدلیان تێدا هەبی ئینسافیان تێدا هەبی سیفەتی جوانیان تێدا هەبی یعنی بەو سیفەتە جوانە
کە عەدالەت و دادپەروەریە نە خزمایەتی و نە برادەرایەتی و نە دۆستایەتی هیچ شتێک تەسیری لێ نەکە تێگەی بەس عەدل و دادپەروەری باشە عومەری کوڕی خەتاب تەماشا ئەو مەوقیفەیکە کاتێک خەنجەریان لێدا تەبعەن لە نوێژی سبەینێ 13 کەس لە موسڵمانان بەگەرکەت چکە ئەو کابرا خەنجەرەکەی ژەهراوی کردبوو و پاشەوەی لە ئیمامی عومەریدا هەرچی لە سەفیش کەتە بەردەستی لێیدا لەو 13 کەسەش 7 شەهید بوو ئیمامی عومەریش بریندار بوو باشە دکتۆرێکیان هینە تەبیب تەماشای کار بۆتی قیچە شیرێکی بدەنی قیچە شیرێکیان داهێ لە جێی خینەکەیدا هاتە دەرێ لەو برینەکەی فەرمیە ئیمامی عومەر یەکەکی لە جێی خۆت دانێ معنایە تو زایع دەبی باشە فإمام عمر فەرمووی ئەو 6 کەسەی کە عەشەرەی مبەشەرەن لە دوای خۆم دایان دەنێم عومەری عەبدوڵای کوڕیشم سەرپەرشتیان دەکات بەڵام لۆی نییە ببتە خەلیفە لۆی نییە ببتە خەلیفە لیان پرسی گوتە لۆی نییە ببتە خەلیفە بەس تەماشا و پیاوە کە حساب لەبەر چ دەکات گوتی وەختی خۆی تەلاقەکی دا لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم تەلاقەکەی ناشەرعی بوو کابرایەک نەزانی ژنی خۆی تەلاق دابی کەمە گەورە لەسەر مسلمانان یعنی تو تەماشا ئەو پیاوە کە فکر لە چ دەکاتەوە ئیسلامەتی هیچ عیلاقەی بە ئەولاد و بە کوڕ بە و جۆرە کەسانەدا نییە چێ ئەهلیەتی هەیە فەرمووی ئەگەر ڕۆژی قیامەتیش ڕۆژی قیامەت خوای تەعالا لێم بپرسی 6 کەسم دانا لە دنیایەدا کە پێغەمبەر وەفاتی کرد صلی الله علیه وسلم لە هەر 6یان ڕازی بوو عوزرێکم بی لەلایەن خۆ بەس عەبدوڵا کوو بەگەریانەدا سوهەیب نوێژەکە عەبدوڵا سەرپەرشتیەکە یەک لەوانە دەرەسێ بێ بە خەلیفە و خەڵک بەیعەتی پێدا لەوەی ئوموری ڕۆژانەی خەڵک جێبەجێ بکەن لێرە مەبەستم بزانە بەس ئەو نوختەیە لە عەدالەتی ئیسلامەتیدا ئەوەی تەماشای دەکەیت لە تەواوی حیاتی خەلیفە ڕاشیدینەکان ئەوانەی کە هەمانە ئەوەی کەوا دادپەروەر بۆ چاک بە سوبحان الله ئەوی ژێردەستیشی هەمووی ئیسرعاتی کردیە هەر کاتێک لەسەرەوە دادپەروەر نەبوو ئەوی ژێرەوەش هەمووی وەزعێکی لەو پەڕی خراپیدا بووە حتا داعیەکان هەتا خەڵکەکانیشدا جالوێ ئەمە لە مەوزوعی داعوەدا زۆر پێویستمان بە مەسائلی عەدل و ئینساف هەیە یعنی دەبی کەسەکەی داعیە یعنی ئەو پەڕی عەدالەتی تێدا هەبی لە هەموو ئومورێکدا دروستە ئێستا میثالێکی بەسیتە لۆ بینم لەوەی زۆر لە واقع باش تێ بگەین ئەگەر منداڵی تو لە دەرە لە یەکێکی دەست دەکەی دەین تۆ ژێر وەرە کوڕم لی گەڕدەی وەلێیان دەت چ مشکلە نیە وەنیا ئەدیەگە لە ئیتویاندا غارەداتە دەرێت چێ لێیدایە تێگەی جیران و قسەی ناشرین لە دەوی دێتە دەرێ ئەو عەدل و ئینسافە داعیە وها فێر بووە نابی ئەو هابی دەبی ئەمە بێ لەسەر ئەو سیستەمە لێیاندایان لێدرا یەک نەمەتت هەبی یەک ئوسلوبت هەبی ئەویش بە ئی خۆت بزانە تێگەی غەڵەت بە غەڵەت چارەسەر ناکرێ دەتوانی لە حەقی خۆت لێ خۆش بی ئەگەر مەزلوم بووی باشە بەڵام لە حەقی خەڵک نا ئەگەر غەدرت کرد لە یەکێکە بێ بچی ئەتیزارکێ بێ بچی کێشەکە چارەسەرکەی نەک دەرگایەکە پێوە دێ و مەوزوعەکە کۆتایی پێبینی ئەنجا لۆیە ئەو عەدلە بەڕێزانم زۆر شت هەیە جاری وایە کابرایەک پێتر مەسەلەن بۆن من ئێستا یەکێک لەنگ و جاری وایە تەڵەبێ مامەستا دەکرێت ناجحم بکەی ئەخە لە بسە بنەسم های چی ناجحەتکەم بۆن بوونە وەڵای یە ڕۆژە نەهاتیم امتحانم نەکرد ئێ ساقیت خەلاص بڕە ئەو خۆ بە خۆت دەزانی نەهاتی یعنی ساقیت وایە یان نە یا بێ امتحان بکەی وەگە عوزرت هەبی مەسەلەن نەخۆش بی یان شتێک بی ئەگەر ناکرێ مەسەلەن تەڵەبەیەک بێ بڕێ مامەستا ناجح ئێ باشە فەرموو جەنابەت با ناجح بی تۆ لێرە ڕائیشەکە تێک چوو ئەمە مانەوێ بنیاد بنین مجتمع و کۆمەلگایەکدا تۆش بە حەقی خۆت ڕازی بی لە قسەی منیش دڵت گران نەبی کاتێ پێ دەرم ئەوە نەتیجەکەتە وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم کوی بە ئەبوذەر غیفاری گۆ فەرمی یا ئەبا ذەر ئینەکە ضەعیف وئینەها ئەمانەة وستكون يوم القيامة خزي وندامة روج القيامة فشمان بيقول ليرنا الدم باشترا كأهلني لبوجيجاك جالوي برزان أو نقطة عدالة داد بروريا لهموش يعني روجاني إنسان تكراو بدعوة بلسر بصيرت به قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة بصير أبي روشناي أبي ديار بي أبي بزاني نعم بانك خلق لوتشم بانك كين لبوتش تشتيك دايلين نك أعمال كان منوان بيستابي بينام بتوي وكو شار وكو ولات بري ولاتك مسلمانان ببيني زور زحمته كما كتعبير بدا لا مسلمانان قال كما لو شكو بروح رو بازار بزان زلو برجي افرد بي مسلمانان داتي بروح رو نيجي سبيني لمنطقه دا كبزانا نويجي سبينك تا خلق نويجي مزقبتي نويجي دكا پیامی پیغمبر صلی الله علیه وسلم بردای یا نه بردرای يعني واقعك بردرای دوایش بروجك ودود روز نامتو پیغمبر صلی الله علیه وسلم 13 سال لما مكا دعوه بانگواز دکا 10 سالش بعملي تنفيذي پیاندري او ز اصحاب دروست بي است خلق و دی یکسر دروست بي وببت داعي وببت غور وببت همشتګو هانيه
ئەوانە هەمووی تەدریجێت و هەدەی دانیشی دەرزە خوێنی شت فێر دەوی سەبر بەرەو ئەو جێگایە دەڕۆی کەوا دەتەوێت جا ئەمە کە ئێستا قسەمان لەسەر چ بووە؟ ئەمە قسەمان لەسەر دەڵێ ئیدەن فەماذا عن الدعاة داعی چ بکە؟ داعی چ دەکا؟ بەس دەعوەی دەکا ئەو شتانەی کە هەیە بڵاوی دەکاتەوە لە ناو خەڵکدا نەتیجە لە دەست رب العالمینە زۆر کەسێ لە نەتیجە بێتاقەتە مەسەلەن لۆ بەروبوومی زۆر نییە لە ئیسلامەتی خۆ زۆری بۆری ئەساس نییە ئەشخاص ئەساسە پێغەمبەر صلی الله عليه وسلم چینێکی پەروەردەکرد هەر یەکی لە وڵاتێک لە شوێنێک کرابووە والیەک شارێکی بەڕێوە دەبرد لۆ چووکە لەگەر ئەشخاصی زۆر نەبوو لەگەر ئەشخاصی زۆر نەبوو ئینەما لەگەر فەردەکان بوو دەبێ هەندێک فەرد دروستکەی کە ئەو فەردە بتوانی هەموو شتێک بکاتن شتینا ڕێکشی لێ ڕوونەداتن لێ ئەوە گرینگە بەنسبەت ئێمە ئەوڕۆ کە داعی کە تەماشاکەی بێ لەسەر بەسیرەت و ڕۆشناییەکی شێ بکە نابی کە سەلوتەمبەر بی نابی بێتاقەت بی نابی لە خەڵکی دی لەوی ئازاتر و لەوی چالاکتر و لەوی بەقوەتر و لەوی بەهێزتر بی و دەبێ ئێمە بگەوینە ئەو ئاستەی کە ئەو عەدالەتەی لێرە مؤەلیف باسی دەکا و لەگەر ئەو بەسیرەت و ڕۆشناییە کە ئێمە دەمانەوێت داعی لەسەر پەروەردەکەین حرەکەی هەبی جوولەی هەبی بەردەوامی هەبی تەماشا قورئان کە لۆ یەکجار نەیاندا دەست پێغەمبەر صلی الله عليه وسلم بڵێ ناو قورئانە بگەینە دەست خەڵک بە متەفەرقی هاتە خوارێ غێر تەدریجیە ڕۆژە ڕۆژێ ئایا دابەزی ئەحکامە ڕۆژێک دابەزی ئیمانە ڕۆژێک دابەزی قەزیەیەکی دیکەیە یعنی ئەوانە هەمووی حەلی چارەسەرەکانی ئەبەو شێوازە دەکرد یەک میسالتان لۆ دەرێم دەگەومە کۆتایی بزانە چەند گرینگە کاتێک کە شتێک ڕووەدا تۆ حەلێکی مەزبوطت پێبی مەزبوط جەنجی بەدر هاتە پێش یەکەم شەڕە مسلمان هەمووی پەروەردەیە چاکە مەزبوطە پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی سەرپەرشتی شەڕەکەی دەکا و مسلمان تێدا بەسەرکەتن گەورە پیاوانی قوڕەیش زۆربەی زۆریان کوژران و زایع بوون و سێزدە چاردە سەحابی لە مسلمانان شەهید بوون و بریندارێکی زۆر هەیە غەنیمەت کەتە بەردەست شتێکی نوێ بوو ئەسپ هەبوو حوشتر هەبوو شیر هەبوو پارە هەبوو ژت هەبوو کەوتە بەردەستیان کێشە پەیدا بوو کێشەکە چ بوو ئەو غەنیمەتە لۆ چی ئەوەی گۆسپە لۆم ناوت بۆ ئەو حوشترە لۆم را شتە لۆم نا خەریکە ئەسلی قەزیەکە لە بیرکەن ئەنگۆ چێنە خیرەتی ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم باشترین سەحابەکانی لەگەدایە دەبی خلاف دروستکە لەنگۆ نابی ئایا دابەز يسألونك عن الأنفال قل الأنفال لله والرسول دا خوای گەورە چی دەفەرمێ فاتقوا الله وأصلحوا ذات بينكم باشە ئێوە لە خوا بترسێن ئیسلاحی بینی خۆتان بکەن قەزدم لە چییە تەماشاکە ئاەتەکە کو وەسفیان دەکا خوای گەورە فەرمێ إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون الذين يقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون تماشاك خوای گەورە فەرمێ کێشەنگۆ ئەنفال نییە ئەو ئەنفال بەمعنە غەنیمەتێکە بەدەست دێ لە شەڕ و جەنگ و شتیوە لێرە دەفەرمێ کێشەنگۆ پارە و مالیەکە نییە دەزانی کێشەتان چییە بزانە دەستلۆسیدە بە ئاەتەکەی قورئان کێشەنگۆ ئیمان ضعیف بووە إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم ناوی خوا هاتەوە ئێستا هێشتا نەخوا ئاەتی دابەزاندێ نە پێغەمبەر قسەی تێدا کردێ صلی الله عليه وسلم گۆ شەڕتان لەسەر چییە کو دەستە دەنێ ئەسلەن ئەگەر ئیمانداری مەزبوط بن ها خوا تەوسیفیانەکە مەسئلەکە مەسئلەی ئیمانیە لە ناو دڵتە تۆ داعی دەست مەدا ئەو شتانە ئەوە ئیشی تو نییە شەڕی خۆت کرد مەوزوع کۆتایی هات ڕاوەستە بزانە خوددا و پێغەمبەر چ دەفەرمێ ئەبەو منهەجەدا تێدەپەڕی ناچی بێ هجوومکەی و برێ ئەوە لۆمنە و ئیلا ئەوە من ئەوەی دەبم و ئەوێ ئەوەی دەبا یعنی قەزای ئەو ڕۆژمان زۆر بەش سێ بەشی ئیمانیە بەڕێسانم ئەمن لە مزگەوتی مازانم کابرا دێژنی تەلاقەدا مامەستا و قەزیە ئەو هایە دەڵێم ئەوە حەقی تو ناکەوی ئێ باشە مامەستا ڕاست بیبینە دە سوڕێت و دەستە مەحکەمەی بەشی لەوێ حەقەکەی بدەنێ یعنی یەک تۆز لە خوای ناترسێ لە مزگەوتێ لە ماڵی خۆی بە پێی قورئان و سونەت حەقەکەی ناکەوێت لە ڕێی مەحامیەشی بە ڕیشوە بە پارە بچی حەقەکەی وەگری ئیمانەکەی لە کوێن دەرەوە پیاوە دەبی چەند ضعیفی لە ناو دڵیدا وەچی پێی دەرێ حەقتا دەڵێ مامەستا ملم لەمووی بارێکترە لەو شەرعی دەیێ کابرێ گاز کاتێ تێگەی ئەوە ضعیفی ئیمانەکەی لێرە ئەمە مەبەستمان ئێستا پێچێ کاکە وەرە تو نەواتێک پەروەردەکە لە زەرەر و قازاندت مسلمان بە داعی بە پیاوەکی چاک بە پیاوەکی گونجاو بە قەزیە ئیمانیەکە گە لە ناو دڵتدا هەبی خەڵک ئێستا چەند کەس میراتی عالەمێ دەخوا هی خوشی خاستنی ئافرەت بڵێن بۆن منە ئەگە ئیمان بە قووەت بی لە دڵیدا دەیخوا ها ناخواتن یعنی ئیمان کە ضعیفە بێ ئەو داعیەی کە خوا دەیەوێتن ئەو نییە یەکسەر پەنابەلۆ خواردنی ماڵەکەشی ئەتیادە میراتیش دەباتن دروستە یعنی هەندێشت دەکرێت ئێستا لە کۆمەلگادا ئێمە دەمانەوێت چ بکەین وەکو داعی وەکو کەسی بانخواز ئەو حەقانە بژێڕن و لە ساحێبەکانی خۆیان
دەمانێت ئەو مووقفی داعیە کە ئێستا دەڵێ داعی چ بکەن لە ناو کۆمەلگادا ئەوە یشیتی ئەو جۆرەشتانە ئەنجامدا حتا ئەگەر پێت نەکرا بۆ نمونە مافت لەسەر ناتانی بیدێ و بڕۆکنی پێی بڵ بڕ بە ئەوەندە حەقیت و لەسەر منە بەس لەو مەرحەلەیە پێم نادرێتەوە بڵێ ئیتوە لەسەر من تەواوە ڕاستە بەس نێزیکترین وەقت بگاتە دەستم ئەمن ماف و حەقەکەت لۆ دەجێڕمەوە جا لۆی ئێستا ئێمە لە ناوە خۆماندا زۆر جاروی لەکنە خۆت داخەلەل هەیە جاری وابێ یعنی هەندێک مەسائل هەیە پێوەری کە بەس بە مەسائلی دینیدا یعنی خەڵکی دیکە نێتە ناو مەوزوعەکە پارە دێتن ئیشت لێ تێک نەدا سوڵتە دێ ئیشت لێ تێک نەدا مەسلحەت دێ ئیشت لێ تێک نەدا یعنی ئەتوو ملتەزیم بە شەرعەکە بە دینەکە بە پەروەردەکردنەکەی قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەک لەکوێ قازانجت بوو لەوێ حیساب بکەی لەوێن دەرحکم بکەی ئەخە کێشەی مە ئەلێرەیانەیە حتا ئێستا موسڵمانەکانیش دیندارەکانیش کە زۆر ملتەزیمن بە مەسائلی دینیەوە التزام بە قورئان و سنەت ناکەن اعتماد دەکاتە سەر قانون و یاسا اعتماد دەکاتە سەر شتی وا کە ما ئەنزەل الله بها من سلطان کە لازم وابوو مسلمان ئەگەر کێشەی بوو ئەوەندەی لە مزگەوت حەل دەبی لە محکەمەی حەل نەبوایە وایە یاننا بەڵام ئێستا ئەوەندەی لە محکەمە حەل دەبی ڕوبعی ئەوەندەش لكن شرعي خوا حل نابي استمر موضوع شيء طلاق لكن ما ابو تماشاك احصائيه كم كرت ل 2018 تماشاك چەند کەس ژنی طلاق دا هەموو ڕۆژێ ئەگەر جەمعی لێ تەرەکە 11 کەس ژنی خۆی طلاق دا لە هەولێرێ 11 کەس هەموو ڕۆژێ يعني ئەگەر چەند ساعات دەوام هەبی ئەگەر ڕۆژێ 8 ساعات دەوام هەبی ساعتی یەکێک زیاتر طلاق دا لە ساعتی ئاخری بکە 3-4 کەس چونکە دەرناچی لەگەری وەنیا ئێدەی باشە ئەوە کێشەی لە کۆمەلگایاننا ئێدەبی مجتمع و کۆمەلگا وهابی ئەمە دەڵێن طلاق عیلاجێکە چارەسەرێکە کە دوو ژن و پیا و پێکەوە نەگونجان دەبێت چارەسەری بکەین وەنیا بەڵام بەو ئاستە بەو زۆریە ئەوە چێ ژنەکان تەلاقەدا چەند منداڵی تێدایە ئەوەندە ئەتۆ فکر لێ بکۆ لەناو کۆمەلگا کە ڕۆیشی داعی چێ بڵێن منداڵ پەروەردابی یان بێداک یان بێبە دروستە دەیە منداڵە گەورابی خوازانی چی لێ دەردەچی ها لەناو کۆمەلگادا ڕێ بدە لەو خەڵکەوە بەرەو بێدینی بڕوا 5 دەلامی 5 کەسی دەکوژی بێک ڕۆژی وانە ئەوتەوە اعترافەکە 2-3 ڕۆژ پێش ئێستا لەو قەزەیە پێڕاش لەوێن دەر داک و بابوو 3 منداڵ کە تەمەنیان لە بینی 5 و 7 و 11 ساڵیدا هەموویان منداڵیش بکوژی ئەوە مجتمع ئەوە لە پەروەرداکە ئەوە ئاساری چییە ئاساری ئەو خراپەیە کە لەناو کۆمەلگادا هەیە ئەو بێدینیە هەیە ئەو کۆفیە هەیە ئەو هەیە خەڵکە پەروەردە ئەکرێ نوێژێ ناکەن نوێژ ئەخێستا ئەو کابراگە 5 فەرزە نوێژی بە جەماعەت کرا 5 کەسی دەکۆشت هەنوێژێک شفاعەتی لۆ شەخسەکی دەکرد نەکەوتەوە بابێەوە باشە ئەگەر ڕۆژی بە مەزبوطی بگرت بە پیاوێکی دیندار بە دەست بە نوێژ بە ئەوەی دەکرد ئێمە دەمانوێت خەڵکەوە لەناو مجتەمع ئەوە پیس نەبی ئەوە کەسێکی پاک بی کەچیە بینی زۆر جاریوە لەگەڵ دینە پاکەی پێمانە جارەیە داوعوە بانگەوازەکە زعیفەکەین ئاسار وشتی خراپە زۆر پەیدا دەبێت لۆی ئەمە دەمانەیە بەڕێسانم بە پیا و بە ئافرەت بە هەموو تەرەفێکەوە خەریکی داوە بانگەواز بین ئەو داوە بانگەوازەی صحیح لە پێغەمبەری وصلی الله عليه